من سربەس حسێنم لە بابەتی عەقیدە و ئیمان باوەڕم بە قال و قیل نییە جگە لە قورئان و فەرموودەی صحیح بە تێگەیشتنی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵم بن بۆ ئەم بابەتەی هەمان ڕۆژێک دەبینە بەشێک لە چیرۆکەکەی مردن تاکەشتە لە دنیادا هەموو دروستکراوەکان تێیدا هاوبەشن و تاکە ڕاستیشتا لە ژیاندا مرۆڤ لە ڕوودانی دڵنیایە واتە تۆ دڵنیانیت کە دەگەیتە تەمەنی پیری یاخودنا دڵنیانیت لە داهاتوودا هاوسەرگیری دەکەیت یاننا کە کردت سەرکەوتوو دەبیت یاخودنا لە ژیانتدا نەخۆشی قورس دەگەیت یاننا دەبیتە خاوەنی ماڵ و سامان یاننا هەموو شتەکانی ژیان ئەگەرە یان ڕوو دەدات یان ڕوو نادات بەڵام تاکە دڵنیایی کە خوددا لەم ژیانە داوێتی بە مرۆڤ مردنە کەواتە بۆ لە مردن دەترسین لە کاتێکدا بترسیت بگریت هاوار بکەیت و بژمریت لە ترسا هەر دەبێت بمریت هەرچێک بکەیت مردن پێت دەگات ئەمڕۆ یان سبەی دەبیتە بەشێک لە پرۆسەکە کەواتە پرسیارەکە بەم جۆرە لێ دەکەم بۆ نابێت بترسین لە مردن لەبەر ئەوەی ترس سوودی نییە ملیارەها مرۆڤ پێش تۆ و دوای تۆ بەم پرۆسەیەدا تێپەڕێن و تێدەپەڕن کە کەسانی زۆر لە تۆ ترسنۆکتریان تێدا بوو هەر مردوشن هەر شتێک مرۆڤ ئەزمموی تێدا نەبێت و بەرکەوتنی لەگەڵیدا نەبێت ترسی لێ هەیە و بە ترسەوە تاقی دەکاتەوە تەنانەت ئەگەر بچیتە بەردەم باڵەخانەیەکی زەبەلاح و یەکەم جارت بێت ترست هەیە لەوەی چۆن بچیتە ژوورەوە و چۆن دەرگاکەی بکەیتەوە بۆ نمونە منداڵ لە ساتی لەدایکبوونیدا یەکەم چرکە ساتی دەگری و ناڕەحەت دەبێت کە لە ڕەحمی دایکی دەری دەکەن چونکە پێی وایە ئەو جێیە تەسک و تەنگ و تاریکە شوێنی ئیسراحەتە و ئەزمموی ئەم دنیا فراوانی نییە مرۆڤ ژێشێک لە ترسەکانی ئەوەیە کە ئەزمموی دوای مردنی نییە و نازانێت دوای مردنی چی ڕوودەدات و هیچ کەسێکیش نییە لەو ئەزممونەوە گەڕابێتەوە تا زانیاری وردی لێوەربگرین جگە لە دەقە ئاینەکان هەندێکی کە مردن بەو دیاردە فیزیکە تێگەشتون کە بە چاو دەبینێت و تەنیا لاشەکە دەبینن کە دەخێتە چاڵەوە ئەمانە خوڕافە و ئەفسانە و چیرۆک و فیلمە سینمایەکان تووشی فۆبیای کردوون و پێیان وایە بە هەمان هەست و ئیحساس و ئاگایی ئێستایانەوە دەکرێنە چاڵێکە و زیندە بە چاڵ دەکرێن کە ئەمە نە ئیشی ئەڵڵایەکی ڕەحمان و ڕەحیمە نە ئیشی مرۆڤی عاقڵ و بەویژدانە بەڵکو مردن پرۆسێکی سروشتی ئاسایی پێویستە هەمووان ئەوانەی باوەڕدارن ئومێدی ئەوە دەکەین بچینە بەهەشت بگەین بەو ئەڵڵای هەموو ژامان بەشەوەی غەیب و نادیاری باوەڕمان پێی بووە کەواتە تاکە هۆکار و ڕێگە بۆ ئەوەی بگەین بەم ئەنجامە مردنە لە ئێستا بەدواوە ئەو درۆ و خوراافە و ئەفسانەی کراوەتە مێشتەوە دەری بکە مردن وەک ڤیزا و هۆکار و ڕێگایەک ببینە بۆ گەشتن بە ئاماجە گەورەکە کە بینینی خودا و چوونە بەهەشت و نەمری هاتە هەتایە ئەگەر لە ساتی ڕۆحدەرچوونیش دەترسید وەک ئازار ئەوە بەپێی راپۆرتی پزیشکی زۆرینەی ئەوانەی بە مردنی ئاسایی سەرجە دەمرن هەستی ئازاریان نییە بەڵکو پرۆسەکە بە جۆرەکە هێواش هێواش مرۆڤەکە بەهێز دەبێت وەک ئەوەی بچێتە خەوێکی قوڵ و قورسەوە ئەگەر بە هەر هۆکارێکی ڕوودا و یان نەخۆشیەوە بمرێت ئەوە ئازاری مردن ئاساییە چونکە ئێمە ڕۆژانە هێندە نەهامەتی و ناڕەحەتی دەبینین کە ئاساییە مرۆڤ لە ساتی مردنیشیدا بەشێک لە ئازار بچێشێت واز لە هەموو ئەو قسانە بێنە و بزانین ئەڵڵا لە قورئاندا چۆن باسی مردن دەکات کە بەسە بۆ ئەوەی هەموو تەمەنت بە دڵخۆشیەوە ئامادە بیت بۆ مردن و گەشتی هەتا هەتایی و نەمری پەروەردگار باسی ساتی دەرچوونی ڕۆحی ئیمانداران دەکات و دەفەرموێت بسم الله الرحمن الرحيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم أما آية سو قالوا قيلوا خرافەی هیچ کەسێک نییە واتە ئەڵڵا قسە دەکات و دەفەرمێت ئەوانەی وتیان ئەڵڵا پەروەردگارمانە و لەسەر ئەم ئیمانە چەسپاو بوون فریشتە لە ساتی مردنیاندا دەبەزنە سەریان و دووشتی گرنگیان پێ دەڵن کە بریتێلەوەی مەترسن و نیگەران مەبن مژدەتان لێبێت بەو بەهەشتەی بەڵێنتان پێدرا بوو دوای ئەمە فریشتەکان خۆیانیان پێدەناسێن و دەڵێن ئێمە هاوڕێ و هاوڵی ئێوە بووین لە ژیانی دنیا و لەم ژیانی ئێرەش بە هەمان شێوە بڕۆن چیتان پێخۆشە و چیش داوا دەکەن هەتا دەبنە خاوەنی لە هەمووی گرنگتر کۆتایی ئاەتەکەیە کە دەفەرمێت بڕیارەکە دابەزیوە لە پەروەردگاری لێبوردە و بەڕەحمەوە پێش ئەوەی کۆتایی پێ بهێنم گوێ لەم ئاەتیان بگرە کە کۆتایی بەو ترسە دەهێنێت تویان پێ قاندووە خی گەورە لە قورئاندا دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم الذين تتوفاهم الملائكة الطيبين يقولون سلام عليكم أدخلوا الجنة بما كنتم
تعملون ئەوانەی کە کەسانی باش بوون لە دنیا و فریشتە دێن بۆ گیانکێشانیان پێیان دەڵن سەلام عەلەیکم واتە خۆیان نیشان دەدەن فریشتەکان و سڵاوێکی موسڵمانان لێ دەکەن و یەکسەر دوای سەلامەکە دەڵێن مژدەی بەهەشتان لێبێت و بچنە ناوی بەهۆی ئەو کارانی کە لە دنیادا کردوتانە واتە ڕێک لە کاتی وەرگرتنی ڕۆحەکە مژدەی بەهەشتەکە وەردەگریت ئەمە ئەو ئەنجامەیە کە هەموو قوتابێکی زیرەک چاوەڕێتی ئەمە قسەی ئەڵڵایە ئەگەر گوێ بۆ ئەو دەگریت بەڵێن و قسەی ئەو پەروەردگارەیە کە مردن و ژیانی تۆی بەدەسە چیت ئەوێت لەمە زیاتر بۆ دوای خوڕافە و درۆ و دەلەسەی ئەوانە دەکەویت کە بە ناوی دینەوە تۆقاندویانی بۆ لەمە دووە مردن بۆ ڤیزا ببینە کە دەتگەێنێتە ئارامی و ژیانی هەتاهەتایی و ئەو پەروەردگارە میهرەبانەی کە لە دەستپێکی هەر ئاەتێکدا دەڵین بە ناوی ئەڵڵای بەخشندەی میهرەبان بۆیە هەر ئەوەندە ئیمانەکەت پێبێت ئەڵڵای میهرەبان فریشتەکان دەنێرێت و فەرمانیان پێدەکات ئەوەندە ڕێزت بگرن کە تەریق ئەبیتەوە و خۆت بە شایانی ئەو هەموو ڕێزە نازانیت.